کێشە خێزانەکان لە هەموو جێگایەک لە هەموو شارێک لە هەموو وڵاتێک لە هەموو کولتورێکی جیاوازدا بوونیان هەیە و لە هەرێم کوردستانیش کێشە خێزانەکان بوونیان هەیە بەڵام بەپێی ناوچە و بەپێی شوێنەکان جیاوازن. جا ئەم جیاوازیە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و ئایا ڕێژەکان چۆنن چ لە ناحیە و قەزا و شارەکان پێ یاخود لە گوندەکان پێت جیاوازیەکان چین و هۆکاری بنەڕەتی کێشە خێزانەکان خۆی لە چیا ئەبێنێتەوە. گفتوگۆی جیاوازی کێشە خێزانەکان ناوەندی شارەکان و دەوروبەریدا دەکەین وزانی هۆکارەکان چین، جیاوازیەکان خۆی لە چیدا دەبینێتەوە، ئایا تەنها جیاوازیەکان لە جۆری کێشەکاندا لە شارەکان و دەوروبەری و قەزا و ناحیەکان یاخود لە شێوازی چارەسەرکردنی کێشەکانیشدا جیاوازی بوونی هەیە. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری هێدی سەعید توێژەری کۆمەڵایەتی لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێ کاک هێدی، ئەم کاتت باش، سپاس دەکەین کە لەگەڵمانایت. با لەوە دەست پێ بکەین زانین ئایا خودی بوونی کێشەی خێزانی هۆکارەکانی چییە؟ سڵاوتان لێبێت، هیوادارم لە ساوتن دروست باش بن. سپاس بە کەناڵی پەیام و سپاس بە هاوکارەکانتان. طبعا کێشە خێزانیەکان زۆرجار لە ناو خێزاندا ئەگەر بە عقلێکی سەلیم و هێزێکی سەلیم چارەسەر بکرێ زۆرجار کێشەکان دەبنە هۆکاریەوەی کە ئینسان بتوانێت لە ژیانی ڕۆژانەیەکەوە لە ژیانی داهاتی خۆشیدا بتوانێت سەرکەوتنی گەورە بەدەستبێنێ. بەڵام ئەگەر بێت و بە هێزێکی گەورە و بە هێزێکی گەورە چارەسەری کێشەکان نەکرێ، بە هێزێکی عقل چارەسەری کێشەکان نەکرێ، زۆرجار کێشەکان دەبنە هۆکاری ئەوەی کە لە ناوبردننی تاکەکانی ناو خێزان و هەڵوەشانەوەی شیرازی خێزانیش. طبعا کێشە خێزانیەکان زۆرجار دەرس و عیبەر و عیڵات و پند و ئامۆژگاری زۆری تێدایە بۆ ئەو ئینسانانی کە لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا مامەڵە دەکەن لەگەڵ یەکتر. دەمەوێت بڵێم هۆکارگەلێکی زۆر هەن بۆ دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە خێزانیەکان لە ناو خێزاندا، بەڵام زۆرێک لە کێشەکان بەربڵاون شائعن، بەڵام بەشێکیان لە ناو تاکەکانی خێزاندا زۆرجار بیر لەوە ناکەنەوە، ناگەنە ئاستی ئەوەشکە بتوانێت ئەم کێشانە لە گەورەیەوە بچووکاتەوە، لە بچووکەکانیش وا بکە بتوانێت هونەری مامەڵەکردن چارەسەری کێشەکانی بۆ بدۆزێتەوە. زۆرجار کێشە خێزانیەکان سەرچاوەی یەکەمی و بوونی یەکەم کێشە لە خێزانەکان تێنەگەشتنە لە سایکۆلۆژی بەرامبەر چ ژن بێت چ پیاوە بێت، چونکە معلومی جەنابەت و معلومی کۆی بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام و بینەرانیشە لەسەر ئاستی تاکەکانی ناو کۆمەلگادا ئەگەر بێت و مرۆڤ نەگاتە ئاستی تێگەیشتن لە سایکۆلۆژی بەرامبەر چ ڕەگەزی مێبێت چ ڕەگەزی نێربێ زۆرجار کێشە دروست دەکات. و جاریتر لە جاری وایە لە جارەکان کە لە دوای تێنەگەشتن لە سایکۆلۆژی یەکتر هۆکاری تێنەگەیشتنی مانای هاوسەرداری و مانای هاوسەنیری یەکترە لە بینی هاوسەران دەکا دەبێتە هۆکاری بوونی کێشەکان. زۆرجار کێشە خێزانیەکان دەبنا بابەتێک و چقڵێک لە ناو دەستی مرۆڤێک و لە ناو دەست و دڵ و دەروونی بەندەکانی ناو تاکەکانی خێزان و ناو ئەندامانی خێزان بە جۆرێکە کە وێڵە بە دوای دەرهێنانی ئەم چقڵە، بەڵام نازانێت چۆن دەری بێنێتەوە. کێشەیەکی بچووکە هاوشێ ئەو چقڵە ناو دەستەکاندا، بەڵام ئازارێکی زۆر دەگەێنێ، بەڵام شیرازی خێزانەکان تێک دەدا. بۆیە تێنەگەیشتن لەمانەی هاوسەردارێتی زۆرجار کێشەکان دەگاتە ئاستی ڕۆشانەوەی خێزان. بۆی ئیبن قەیم ڕەحمەتی خوای گەورە لەبێ زانای ئیسلام دەفەرمێ زۆرجار ناکۆکیەکان لە نەزانینەوە دێنە بەرهەم لە بینی هاوسەراندا کە نازانێت کێشەکەی چۆن چارەسەرکە و نازانێت لەمانەی هاوسەرداری تێبگە، بۆیە کێشەکان دێنە بەرهەم و کێشەکان دێنە ئاراوە. یەکێکی تر لەو کێشانەی کە دەبێتە هۆکاری تێکچوونی شیرازی خێزانەکان ئەویش پێوەست نەبوونە بە بابەتی هاوسۆزی لە بینی هاوسەرەکاندا. یەکێک لەو کێشە گەورانەی کە لە بینی هاوسەراندا دروست دەبێ ئەویش ئەوەیە کە ئاگای لە سێبایەکەی هاوسەرداریدا نییە، کە یەکێک لە پایە گرنگەکانی وەکو ئیبن غەزالی ڕەحمەتی خوای گەورە لی دەفەرمێ سێگۆشەی یەکەمی خێزان خۆشەویستیە. ئەگەر خۆشەویستی بە جۆرێک و بە چەشنێک بەکار هات، نە ئەوەندە زۆر کە بتوانی بەرامبەرەکەت ئیستیغلال بکەی و لە ناوی بەری، نە ئەوەندەش کە زۆر پێی ببەخشی کە لە ناوی بەری، نە ئەوەندە شەر پێی نەبەخشی هەر لە ناوی بەری، کە بتوانێت هێزی دووەم و گۆڕانکاری دووەم لە بابەتی خۆشەویستی بەکاربێ زۆر گرینگە. دووەم پای سێگۆشەی خۆشەویستی ئەویش میهرەبانیە. میهرەبانی چۆن؟ میهرەبانی بەمانەیە کە بتوانین کەمەندکێشی دڵ و جەستە و ڕۆح و دەروونەکان بکەیتە
ئاستی هۆشیاری و تاکایەتی و خێزانی و سۆزداری بینی هاوسەرەکاندا بتوانێت ڕێک بکاتەوە لەگەڵ جۆری سێمیشی کە پێی دەگوترێت تەعەفوف پاراستن کە زۆر گرینگە ئێمە ئاگەمان لە سێپایی خۆشەویستی بێ بتوانین سێ گۆشەی گۆڕانکاری و سێ گۆشەی ژیانیش بپارێزین. باش خۆ دەزانی هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە بە ناوچەی گەرم و مامناوەند و بابڵێن فێنک و ناوچە ساردەکان یعنی هەڵکەوتووە. لێرە شارمانەیە قەزامان هەیە گوندمانەیە و قەزا و ناحیەی گەورە و بچووکمان هەیە. هەر بەڕاست ناوچەکان شوێنەکان سنتری شارەکان کە قەرەباڵغن سنتری قەزا و ناحیە گەورەکان کە قەرەباڵغن ئێستا بۆ نمونە ڕانیە زۆر جیاوازە لە قەزایەکی دیکە کە لە هەرێمی کوردستانە بە نمونە ئێمە گەر چوارتا وەرگین لە شار باژەر یعنی لەوانەیە هەموو چوارتا کۆ بکەیتەوە بەقەدەر یەک گەڕەکی ڕانیە نەبێت. قسەکە لەوەیە ئایا کێشە خێزانیەکان لە ناوچەیەک بۆ ناوچەیەک لە ناوچەیەکی قەرەباڵغ بۆ ناوچەیەکی کەم دانیشتوان ئەمانە ئەگۆڕێن پەیوەندی هەیە بە گۆڕانکاری و ئاستی کێشەکان یان نا؟ سواز و پرسیارەکە دەستەکانت خۆش بێت. طبعاً کێشەکان لەسەر ئاستی جیهان و لەسەر لە کاتی لەدایکبوونی مرۆڤایەتی کە لەدایک دەبێت بە ژان لەدایک دەبێت ژان و ژیان پێکەوە دووشتە دوو چەمکە ناتوانین لێکیان جیا بکەینەوە کەوابووبوونی کێشە لە ناو تاکەکانی کۆمەڵگادا چ کە کۆمەڵگایەکی قەرەباڵغ بێت چ کۆمەڵگایەک بێت کە تا حدی قەرەباڵغی پێوەدار نەبێ مامناوەند بێەوە تا ئاستی ئەوەی کە زۆر ڕێژی دانیشتوانی شوێنەکەش کەم نەبێ کەم بێت کێشە بوونی هەیە. بەڵام ئایا هۆکاری زیادبوونی کێشەکان بە تایبەت لە ئەم شوێنانی کە شارستانێتێکی گەورەی تێدایە و عەزیمی تێدایە و خەڵکانی تێدا دەژین ئایا کێشەکان گەورەترین یان بچووکترن؟ بیلفعل کێشەکان لەم شارانە گەورەترە. بۆ چکە ئێمە دوو پێوەرمان هەیە بۆچی بۆ بوونی ژیانێکی سەلیم. زۆرجار ئینسانەکان لە بوونی تاکەکانی ناو کۆمەڵگا کاتێک کە شیرازی خێزان وردەوردە بەرەو قەڵباڵغی دەڕوا کۆمەڵگا بەرەو قەرباڵغی دەڕوا دەکەوینە دوو حاڵەتەوە ئایا ضروریات هەڵبژێرین یان کەمەلات هەڵبژێرین. ضروریاتەکان ئەوانن کە پێویستیەکانی ژیانی مرۆڤایەتین هەمومان پێویستمان پێیەتی لە بابەتە فسیۆلۆجیەکانی جەستەی مرۆڤ بگرن لە مافە سەرەتاییەکانی خێزانداری و دایک و باوک و منداڵک بگرە کە لە ناو خانوویەک و شیرازی خێزانێک لی تەسکن و ئیلەیها ناوزەن دەکرد کە قورئان خی گەورە دەفەرمێ ئەوانە سوکنایی وەردەگرن هەمان ئەو پێداویستیان و ضروریان و هەنەکە هەموو تاکەکانی ناو کۆمەڵگا وەری دەگرێ. بەڵام ئایا ئێمە لە ضروریات دەوەستین یاخود دەچین ناو کەمەلیات؟ زۆربەی جار ئێستا کێشە خێزانیەکان لە شارە گەورەکان هۆکاری سەرەکی دەتوان بڵێم یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پەیوەستبوون و تاڵەبیاتە لەسەر بابەتە کەمەلیاتەکان لە بابەتە جوانکاریەکان کە زۆرجار ئێمە زەخفەرات و جوانکاریەکان هەم بۆ ڕوخسارمان هەم بۆ جلوبەرگمان هەم بۆ ماڵەکانمان دەینە ئاستی باڵا دەچینە ئاستی ئەوەی کە بتوانین لە ڕووی مادیشەوە بینە دوای و قەرزشی بۆ بکەین. بەڵام ئامادەنی بابەتە ضروریاتەکان کە پەروەردەکردنی منداڵێکمانە بەخێوکردنی نا بەڵکو پەروەردەکردنی منداڵەکانمان ناگەینە ئاستەوەی کە بتوانین خۆمانی بۆمان دووکەین. کەوا بوو بوونی کێشە لە هەموو شوێنە کێشەیە بەڵام بەپێی تەڵەبیات کاتێکە لە شارە گەورەکاندا پێویستیەکان زیاد دەبن فسیۆلۆجیەکان پێویستە فسیۆلۆجیەکان زۆر زیاد دەکات. بە نمونە لە شارێک و لە قەزایەک و لە لادێنشینێک کە گوندەکان زۆرجار ئەو پێداویستیە کەمەلیاتانی کە باسم کرد بۆ تاکەکانی ناو ئەو گوندە بۆ تاکەکانی ناو خێزانەکانی ناو ئەو گوندنشینانە ئەوەندە زەڕور نین ئەوەندە پێویست نین لە کاتێکدا ئێستا وردە بابەتی مادیگەرایی خەریکە توڵ لە کێشێ بۆ ناو تاکەکانی ناو گوندنشینەکانیش. بەڵام هەر کاتێک کەمەلیاتەکان زیادون کێشەکان زیاد دەکەن. بەڵام هەر کاتێک کەمەلاتەکان کەم بوون و پێویستیەکانی ڕۆژانی ژیانی خۆمان وەکو شتێک کە هەمومان پێویستمان پێیەتی بەپێی بابەتە پێویستیەکان بەکارهێنراوە پێی پێداویستیەکان خەرج کراوە بەپێی پێداویستیەکان سەرف کراوە مەساریفەکان و بابەتە بزنسیەکان هاتنە بەرهەم ئەو کاتە کێشەکان کەمتر دەبنەوە. زۆر باشە کاک هێدی دەکرێت بڵین چارەسەرەکانی کێشەکان لە شارێکەوە بۆ شارێکی دیکە یاخود لە شارێکەوە بۆ قەزا و ناحیەکان و گوندەکانی دەوروبەری جیاوازی هەیە و لە دەروی شارەکان بە شێوازێکی عەشایری زیاتر کێشەکان چارەسەر بکرێت لەوەی کە گەورەتر بکرێن. خۆی پێم وایە پێشوی بابەتی ئەو پرسیاری وەڵامی و پرسیاری بەڕێزت دەمەوە دەمێ بچمە سەر بابەتێک کە ئایا ئەم تاکە کە لە چ لە شارستانیدا دەژی چ لە قەزایەکدا دەژی چ لە گوندنشینێکدا دەژی ئایا ئەم تاکە تاکێکی ڕۆشنبیرە؟ ئایا ئەم تاکە تاکێکی خود پرسە؟ ئایا ئەم تاکە تاکێکە کە بتوانێت پەروەردەکردنی خود بهێنێتە ئاراوە یاخود نا؟ ئەگەر بێت و
پەروەردەکردنی ئەم خودەی کە من باسم کرد چ دایک بێت چ باوک بێت چ هاوسەر بێت چ منداڵ بێت ئەگەر بێت و خودپرسی بکە پەروەردە جوانەکانی هاوسەرداری وەربگرێت و دیراسە بکات و کۆمەڵە خول و دەورات و شۆپ و بابەتانە ببینێ دەتوانین چارەسەری ئەم کێشانە بکەی ئەگەر لە گونیشین بیکێشێت بە دروست بێ هەر بتوانین چارەسەر بکە ئەگەر لە قەزا و ناحیەکان بێ ئەگەر لە پارێزگایەکی گەورەی هەرێمی کوردستان یان هەر پارێزگایش بێ لە سەراسی عێراق و ناوچەکەدا بۆیە تاکەکان تا چەند هۆشیار بن بتوانن سێڕێڕەوی ژیانی خۆیان بە ئاراستەیەکدا برن کە بتوانن منداڵەکانی خۆشیان تێدا پەروەردە بکەن چارەسەری کێشەکان لێرەدا ئاسانە بەڵام ئەگەر لە پارێزگایەکی گەورەشدا بژی ئەگەر عەبقەری بین ئەگەر بتوانین پێگەیەکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری داراییشمان هەبێ و پێگەیەکی بەهێزشمان هەبێت ناو کۆمەلگادا ئەگەر بێت و خودپرسی تێدا نەبێ ناتوانین چارەسەری کێشەکان بکەین من دەمێت سەرنجی جەناب تو بینێران ڕابکێشم بۆ یەک شعرێکە من هەمیشە لە خەیاڵمدا دێت و دەچێت بیری لە دەکەمەوە زۆر جار ئەویش لەسەر بابەتێک کە بتوانین چۆن خۆمان پەروەردە بکەین چۆن بتوانین ئیهتیمام بە جلوبەرگەکانمان نا بەڵکو بە ناوەڕکمان بدەین شاعر دەفەرمێ جلوبەرگ سادە بێ یاخود حەریر لەشدا دەپۆشێت نەوەک عەقڵ و بیر مرۆڤی جوان پۆش بە بێبیر و هۆش وەک گوێزێک وایە ناوپوچ و ناوبۆش کەوابوو من دەڵێم مرۆڤ جوان پۆشەکان ئەوانن کە جگە لە ناو ناخیان ڕاستە جلوبەرگی مەظهەر و کەمەلاتەکانی جوانی دیکۆراتی ژیانیشان گرنگی پێدەن بەڵام گرنگتر ئەوەیە کە ئینسان بتوانێت گرنگی بە ناو ناخی بدە من هەمیشە ئەو قسەی دەکەم لە زۆر جار دەڵێم جلوبەرگ بە شەکل عەقڵ بەڵام مەرج نییە هەموو بەشە عەقڵیەکان ئینسان کە بتوانێت کە جلوبەرگێکی باشی لە بروپێگی کۆمەڵایشی هەبوو لە شارستانیەتی داژیا لە پایتەخت داژیا بتوانێت کێشەکانی چارەسەر بکات نا گەڕاوەتەوە بۆ خودپرسی بۆ چارەسەرکردنی خودی کە من پێم وایە واجبی سەرشانی هەمومانە بتوانین خودپرسی بکەین باش کاگە هێدی لە مێژە کوردوتوێتی کاسەی پڕ ئاشتی ماڵە جا منە ئەلێرەوە پرسیارەکەم داڕژمەوە ئەویژەوەیە بتوێنێتەوە لە سەنتەری شارە گەورەکان و قەرەباڵغەکانە لەوانەیە ژیان زەحمەتر بێ لەوانەیە بابەتەکان گرانتر بێ کرێخان و بێ پێداویستیە خۆراکیەکان بێ جلوبەرگ بێ لەوانەیە شتێک لە سلێمانی لە هەولێر لە دۆک جیاواز بێوەک لە قەزا و ناحەیەکی دیکەیە تا چەند ئەم بابەتانە کە لە سەنتەری شارە قەرەباڵغەکانە ژیان قورسترە شتەکان گرانترن قورستریان بەدەستەوە کێشە خێزانیەکان ئەبێتە هۆی زیاتر بوونی وەک لە قەزا و ناحەکانە کە لەوانەیە دوکانێک بەکرێ بگری بۆ ئیشە هەرزانتر بێ لەوانەیە ئافرەتێک گوێجلێکی کوردی بکڕێ لە قەزا و ناحەیەک هەرزانتر بێ وەک لە شارێک مەبەستم لەوەیە تا چەند سروشتی ژیانەکە ئەبێتە و فاکتەری کێشەکان خۆی دەستەکانت خۆش بێ پرسیارەکان پرسیارێکی گرینگە بۆ چونکە زۆر جارێکێک لە کێشە خێزانیەکان نەبوونی دارایی شایستەیەکی داراییە بۆ ئەم خێزانە بۆ چونکە بابەتە بزنسەکان وامان لێ هاتووە ئەو پێداویستیانی کە زەڕورن لە ژیانی خۆماندا وامان لێ دەکات بتوانین هەوڵ و تاقە و توانە و مادووبوون و کۆششێکی زیاد بکەین بۆ بەدەستخستنی بابەتە مادیەکان ئەگەر بابەتە مادیەکان وەکو پێویست نەبوون و تەڵەبیاتەکانیش زیاد بوون ئەو کاتە چیمان لێ دێ وەکو ڕەحەتی نەوتیمان لێ دێ چۆن لە بابەتی ڕەحەتی نەوتیاکە دەیبینی ئێمە خەرجیمان زۆرە بەڵام داهاتمان کەمە لە کاتێکدا بە پێچەوانەی بکەینەوە داهاتمان زۆر بەڵام خەرجیمان کەم بێ ئێمە لە شارستانیەتەکان لە پایتەخت و لە پارێزگا گەورەکانی هەرێمی کوردستان هەم خەرجی زۆرە و هەم تەڵەبیاتی زۆرە بەچی ئەوەی کە جەنابتان فەرمووتان نمونەیەکی زۆر جوانە ئەگەر نمونەیەک وەربگری بابەتی کرێنشینی ئەگەر کەسێک بێ پرۆسەی زەواج بکە لە پارێزگا گەورەکان ئەگەر بێ پرۆسەی زەواج بێنێتە بەرهەم دەبێت یەکەم جار بیر لە بابەتەکان بکاتەوە دواتر بابەتی کرێنشینی ئایا کرێ ئەو مانگی دەبێت چەند بێ ئایا ئەو بابەتی کە پەیدای دەکات لە ژیانی ڕۆژانی خۆیدا تا چەند دەتوانێت کرێی خانووەکەی و وەکرە پەیداویستیەکانی خۆی و منداڵەکانیشی پێدا جێبەجێ بکە ئەگەر هاتوو ئەم بابەتە بە نمونەیەکی زۆر سەمپڵێکی بچووکە وەریدەگرین ئەگەر بێت و جێبەجێ نەکرێ و نێتە بەرهەم و بەشی ژیانی نەکا ئەو کاتە کێشە بۆ خۆی بە خێزانیشی دروزە بێ بۆیە زۆربەی جار هەمن کە لەگەڵ ئەو گەنجانەدا دەنیشم یەکسەر بیر لەوە دەکاتەوە من وەرە لە ئێستادا من چی بکەم ئەگەر بنمونە ئەو پێداویستانی کە وەکو زەواج بابەتی زێر بابەتی بوونی خانوو بابەتە پێداویستەکانی تر من کە هیچم بەدەست نەبێت نەتوانم ئەو بابەتانە بەدەست بێنم ئەی چۆن بتوانم مەساڕیفەکانی خۆم بکەم کەوابوو دەبێتە کێشە لە کرێ دوکانێکەوە دەست پێ بکە بۆ مەساڕیفێکی میوانداریەک دەست پێ بکە لە پارێزگا گەورەکان زۆر جار میوانداریەکان لاوانەیە ئێستا بەشێک لە کاڵ بێتەوە بەڵام لە قەزا و ناحیەکانیش خەریکە کاڵ دەبێتەوە بەڵام وەکو پارێزگا گەورەکان نییە بەڵام لێرە ئەگەر هیچ نەبێ مەساڕیفێک دەکاتە بەردەمی و دێنێتە بەر حساباتی خۆی دەکات بڵێ من بتوانم تا چەند پەیوەندی کۆمەڵایەتەکانم بەهێز کەم کەوابوو بوونی تەڵەبیات و داواکاری لە شارە گەورەکان هۆکاری بوونی کێشەیە لە بینی هاوسەران و کێشەکان دروست دەکات بەڵام بوونی تەڵەبیات و
هونەری مامەڵەکردن لەگەڵ ئەو تەڵەبیاتە لەگەڵ ئەو داواکردن ژن و پیاوەکان بتوانن بەرنامە ڕێژێکی جوان هەم بە عەقڵ و هەم بە دڵ بەرنامە ڕێژی بکەن بۆی بتوان وەکو ماریس برێکس باسی دەکا بتوانن هەردوو عەقڵ و دڵەکان تێکەڵاوکەن شیرازەی خێزانەکان بهێنێتە بەرهەم دەتوانێت زۆر جار کێشەکان چارەسەر بکەوە بەڵ بتوانێت تەڵەبیاتی خۆی منداڵەکانشی جێبەجێ بکات بەڵام ئەگەر مامەڵەیەکی عەقڵ و دڵی لەگەڵ نەبوو زۆر جار ئافرەتان دەکەونەوە کێشەیە کە بڕیارەکانیان بڕیاری دڵ و سۆزداری بەدوادادێ هەمیشە بیری لە ئێستا دەکات و لە ڕابردوودا لە داهاتوودا ناژی من دەمە یەکشتی کە بڵم لێرە زۆر جار مرۆڤەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان ناگەڕێنەوە سەر تێگەیشتن لە خودی مرۆڤەکەەوە خودی کێشەکەش من پێت دەڵم مرۆڤەکان لە سێ ئازدا دەژین واتە وەکو سیارەوەیە چۆن سێ سارە سێ لایتی هەیە لایتی پێشەوە هەیە لایتی ناوەڕاستی هەیە لایتی دواوەش هەیە بەشێک لە مرۆڤەکان لە ژیاندا ئاوان ئەوانەی کە سۆزدارن لە بەشێکی ژیاندا دەژین هەندێکیان بەس لە داهاتوودا دەژی نان ئەو نانە ئێستا لەخوانە هەندێکشان لە ئێستادا دەژین هەندێکشان بەس لە ڕابردوودا دەژین بۆیە مەساریفی خێزانەکان کە ئەوانەی کە لە ئێستادا دەژین دەڵێ با من نانی ئەوڕۆم هەبێ سبەی قەینا بڕیارە سۆزدارەکانن زۆر جار ئافرەتی دەکەوێت دەبێتە هۆکاری بوونی کێشەکەەوە بوو نەبوونی داراییەکی باش لە بینی هاوسەراندا بیلفعل دەبێتە هۆکاری کێشە کاک هێدی ئێمە وەک تاکێک کە لە خێزانێکدا دەژین وەک تاکێک کە ئەندامی خێزانێکینیان یان خێزانێکمان هەیە خۆمان لە شار بە یاخود لە گوند بە یاخود لە قەزابیان لە هەر جەیەکی دیکە بێ چی بکەین بۆ ئەوەی دووچاری کێشە نەبینەوە یاخود ئەگە کێشەیەکمان هەبوو حەلی بکەین و واروەها کێشەکە گەورەتر نەبێت ئەوەی کە بە گوێی من گەیشت سەوتەکە قەتع بوو بەس بۆی کە تێی گەیشتم پرسیارەکان چۆنن ئەوەی کە جەنابتە دەفەرمون تا چەند کێشەکان بچوو بکەینەوە نەگەورەیانکەین وایە بەڵێ ئێمە چی بکەین بۆ ئەوەی هەم دووچاری کێشە نەبینەوە هەمیش کێشەکان حل بکەین و چارەسەریان بکەین بێ ئەوەی گەورەتر ببن خۆی جار سروشتی کێشە مامۆستای بەڕێز کێشەکان ئینسان تووشی کێشە هەر دەبێ من دەکەڵاڵێکڵی تر قسەیەکم کرد تمبوونی کێشە نییە نەبوونی چارەسەر نەکردنی کێشە هونەری چارەسەر نەکردن کێشەیە دنا کێشە بوونی هەیە وجودی هەیە ئەمە زۆر جار ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەناوزەند دەکەم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیانی کێشەکە کێشەی خێزانیە بوو ئێمە چین ئێمەش کێشەمانەیە کەوا بوو کێشە ڕۆدا بەڵام چی بکەین بۆی کێشەکان گەورەتر نەبن خاڵی یەکەم پێم وایە نیشانە ڕەفتاریەکان لە خراپەوە بگەڕین بۆ باشتر چۆن ئەوەی کە زۆر جار کێشە دروست دەبێت لە هۆکارێکی کە لە بینی هاوسەراندا قسە نەکردن دێتە ئاراوە زۆر جار تەلاقی مەخفی دێتە ئاراوە تەلاقی مەخفیەکان چۆنن لە یەک سەقفدا دەژی بەڵام ژووری نووسنەکەی و مامەڵەکردن و شتەکانی جیاوازە بەس چ دەکا قسەکانی قسەیەکی ئاسایی لە بەرچاوی منداڵەکان لە بەرچاوی خێزان لە بەرچاوی کەس نیمویانانی کە دێ شتە ڕۆتینیەکان بەڕێ دەکەن بۆیە نەبوونیش بابەتە نیشانەی ڕەفتارێکی باش دەبێتە هۆکاری کێشە بەڵام پێچوانەکەی چۆنە بتوانێت هونەری مامەڵەکردن لێرە و لە ناخیشدا بتوانێت سۆزداری و شەسازی بەکاربێن لە پێنج زمانەکەی خۆشەویستی کە کاتی لاوانێ نەبێ قسەی لەسەر بکەم بتوانێت لە ڕێگەی پێنج زمانی خۆشەویستیەوە ئاڕاستی سۆزەکان بکات لە خراپەوە بۆ باش لە باشە بۆ باشتر دووەمیان نیشانە سۆزدارە دەرونیەکان زۆر جار ئەوەی کە هاوسەران ئێستا بەداخەوم دەکەونە کێشەوە بەشێکی زۆریان بە خۆشمانەوە کە دەچێتەوە ماڵەکەی خۆی ئەو نەسە قورآنی نابینێ کە خوای گەورە دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها سوکنایمان داوەتە بینی هاوسەرەکاندا مەوەدە و ڕەحمەکە لە خۆشەویستیش گەورەترە نایبینێ بۆ چونکە بابەتە دەرونیەکان لە بابەتە شڵەژانەکان دەبینێتەوە نەک لە بابەتە ئاساییەکان و دەرونی ئاسوودەییەکان دەرون دروستی دایک و باوکێک و خاندامێکی خێزان لە ئێستادا بەهۆی تەڵەبیات و بەهۆی بوونی کێشەوە کەم بۆتەوە بەڵام چارەسەر ئەوەیە کە بتوانێت ئینسان لە یەکتر تێبگا ئینسان بتوانێت لە ڕێگەی گفتوگۆوە بابەتی گفتوگۆ بابەتێکی زۆر حساس و تەوەرێکی زۆر تایبەتی دەوێت هونەری گفتوگۆکردن لە چۆ گفتوگۆ بکەین چۆن بابەتی گفتوگۆ بێنینە بەرهەم گفتوگۆ یەکێک لە خاڵە هەر بەهێزەکانی ئەوەیە کە بتوانی بە ئامانجی قسەکردن لەگەڵ کەسی بەرامبەر بگەی بە قەنەعەت دەتوانی چارەسەر بۆ کێشەکان بدۆزیەوە من زۆر جارە ئەو چەمکانە ڕاز دەکەینەوە بابەتی مشتمر و گفتوگۆ دوو چەمکی زۆر جیاوازن مشتمر لەسەر دووشت ڕێککەوتووە لەسەرەوە ڕێککەوتووە کە ڕێک نەکەوە ڕێککەوتووە لەسەرەوەی بە زمانی ئەو زمانە قسە بکە کار دووچان هاوزمانن بەڵام گفتوگۆنا ڕێککەوتووە لەسەرەوەی کە بتوانێت بگا بە قەنەعەتێک هەڵەیەک لە مندا هەیە هەڵک لە کەسی بەرامبەردا هەیە کە هاوسەرە بتوانێت لە ڕێگەی گفتوگۆ بتوانێت هونەری قەنەعەت پێکردن کە کاتێک کە من هەڵە بمدان بە هەڵەکانی خۆمدانم بڵم من هەڵەم وە زۆر کێش و چارەسەری ترەیەکە لەوانێ کاتی جەنابەت بتوانم نەگرم قسە بکەم دەنا خاڵی تر زۆر هەیە بێگومان کاک هێدیەم بابەتە کوردوتنی ئەم هەویرە ئاو زۆرە کێشێ دەوت ینی ئەکرێ چەندین بەرنامی لەسەر کرێ بەڵام ئێمە لەوە زیاتر کات دەرفەتمان نادا زۆر بەڕێز هێدی سەعید
ڕایۆشکاری خێزانی سواز بۆی کە لە ڕانیەوە لەگەڵمان بوویت سەرکەوتو و سەرفراز بیت خۆی پەروەردگار خێزانەکانیشمان بە دوورکە لە کێشە خێزانیە گەورەکان ئینشاءڵڵا